بەڵێ ئازیزان دووبارە سڵاو لێوەی ئازیز بەشی دووەمی بەرنامەکانمان تەرخان کراوە بۆ قسەکردن و باسکردن لەسەر ناڕەزایەکانی کوردستان. نازانم تەکنیک لە کوردستان لەوا چیە هاوکات لەگەڵ ئەم بەرنمەیە زۆر بە خراپی تێکچوو بێ نازانم بۆ وای لێ هات. مامۆستا ئازاد لێرە بوو بەڵام بەجێ هێشتین ومێدەوارم ئەگەر فرسەتی بێت بتوانێت بێتەوە سەرخەت. ناڕەزایەکانی کوردستان بە جێگایەکی کەمێک تایبەت گەیشتووە. ئەو هەواڵانی کە بڵاوە بێتەوە لە سۆشیال میدیا و دیارە بەشی زۆری ئەوانەی کە متابعی ئەم کێشانەکە نەبینن کە گۆڕانکاریەکی کتوپڕ و خێرا بەسەر ئەم دۆخەی ناڕەزایانەیە هات. لە سلێمانی هەستەکەی شلبوونەوەیەک لە ئارایە بەڵام لە شوێنەکانی تری کوردستانە بەردەوامە. پرسیار زۆرە سەبارەت بەمانە بۆ وای لێ هات چی لێ هات وەک ڕسم و عادەتێکیش دروستتر وایە کە ناڕەزایەکان ئەنجامەدرێن بە جێگایەکەگەن دواتر هەر چارەنووسێکیانە بێ هەڵسەنگاندنێکی لەسەر بکرێ. ئێمە دیارە بەڕێوەبەرانی ئەم کۆمەلگای ئێمە نازان هیچ هەڵسەنگاندن بۆ هیچ شتێ بکەنەوەوانە تەنها فریایەوەکەم پارەکانیان و دزیەکانیان بژمێرن و چۆنی زۆرتر کەڵکی کەم نەخشە بۆ دابنێ وەڵام بیر لەوە ناکەنەوە هەر هەنگایەکەینێن چۆنیە وەڵام دیارە ئەمە لەلایەن ناڕەزاییان ناڕازیانی ئەم دۆخەوەکە لە کوردستانە هەیە وانیەوە نابێوا بێ هەر بەو پێەیە و بۆ ئەو مەبەستە پێم وا بێ بەرنامەکردن لەسەر ئەم ناڕەزاییانە ئەگەرچی هەنگاوەکان و ئەگەرچی دەنگ و باسی ناڕەزایەکان بەرەو خاوبوونەوەش چوو بێتەوەوانە دووبارە کارێکی پێویستە هەر بەم مەبەستە زۆرمان بە پێویست زانی کە ئەم شەو گفتوگۆ لەگەڵ مامۆستا ئازادا بکەین. مامۆستا ئازاد کە بەداخەوە وێنەکەی دەرناکەوێت لەسەر شاشەکە بەڵام لەگەڵ منە بڵێ مامۆستا ئازاد یەکێکە لە هەڵسوڕاوانی مامۆستا ئازاد حەمەفەرەج هەڵسوڕاوان وە لە ئەنجومەنی مامۆستایانی ناڕازیەوە لە سلێمانی لەگەڵ منایە. زۆر سپاس بۆ بەشداریکردن لەم بەرنامەیە مامۆستا ئازاد و بێدەوارم تەکنیک کۆمەکمان بکات و ئەو کێشە تەکنیکیانەمان توش نەبێت کە بتوانین سوود لە گفتوگە لەگەڵ ئازیستانە وەربگرین. زۆر بەخێر هاتن خۆشحاڵ بووم کە ئامادەی ئەم بەرنامەیە بوون. فەرموون مامۆستا گوێ لە دەنگم بوو. زۆر سپاس کاک شەماڵ نازانم جوورە دەنگما. بەڵێ بەڵێ من جوۆم لێ بەڵێ فەرموو بەڵێ جوۆم لێ بەڵێ فەرموو بەڵێ بەڵێ من جوۆم لێت بەڵێ فەرموو فەرموو زۆر سپاسانەکەم بۆ بەرنامەی کاک شەماڵ دەستان خۆش بەڵێ هەر بژین. بەڵێ من پێم خۆش بوو سەبارەت بە ناڕەزاییەکان قسەمان بۆ بکەی مامۆستا ئازاد بەچووە گەیشت دۆخی ناڕەزاییەکان و بایکۆت لە سلێمانی چۆنە لە دەوروبەری سلێمانی چۆنە؟ بەڵێ سەرەتام پێم باشە یانی باسی مێژووی ناڕەزایەتەکانی ئەم ساڵ بکەین بەتایبەت ئەم ساڵێمە لە سیازەی نۆوە کە ئێستا ئەم شەوکەی مەقسەیتیانگەی 19 کەواتیانی بە دیاریکرایی بە تاواتی 5 مانگە بایکۆت لە سلێمانی و لە زۆنی بایکۆت لە پارێزگای سلێمانی پارێزگای هەڵەبجە و هەردوو ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان و قەزای کۆیە سەر بە پارێزگای هەولێر بایکۆت ڕاگەێنراوە کە نزیکەی 700,000 قوتابی لە خوێندن بێبەش بوون و نزیکەی 7,000 مامۆستا لە خوێندندا بڕاون و هەڵوێستیان وەرگرتووە بەرامبەر پێشێلکردنی مافەکانیان بۆ ماوەی نزیکەی ئێستا حالن لە مانگی 5 مای بەڵام بەداخەوە دەسەڵاتی کوردی یەکێتی پارتی تا ئێستش نهاتونەتە سەر خەت و بەلایەنەوە گرنگ نیە پرۆسی پەروەردە بە هەر شوێنێکە گات و بەلایەنەوە گرنگ نیە ئایندەی نەوەکانمان ڕوو لە شوێیە کات یان هیچ مەسئولێکی بێت بەداخەوە بەڵام مامۆستایان خۆیان لەژێر زەخت و فشارە دیارم ساڵ وا دانرا بوو کە چیتر بۆ ماوەی 10 ساڵی ئەم ناڕەزایەتیانە بەردەوامن وا دانرا بۆم ساڵ هەتا نەگەین بە مافەکانمان دەست هەڵنەگرین کۆڵ نەدەین لە وەسیلانەی کە گرتومانێتە بەر لە بایکۆت و لە خوبشاندان بەڵام دیارە حکوومەت لایەنی دەسەڵات چ لە یەکێتی چی پارتی زەخت و زۆر و فشارێکی زۆریان بەکارهێنا بەرامبەر مامۆستایان هەڕەشەی سزادان و غیابدان و تەنانەت فەسڵکردن و حتا لابردنی وانەبێژان یعنی دەرکردنی وانەبێژان کە ماوەی 10 ساڵە خزمەتی ئەم پرۆسەیەکەن بەداخەوە بۆ هۆکاریەوەی کە دەرگا قوتابخانەکان بکرێتەوە و مامۆستایان بکەن و ناوەندەکانی خوێندن.
بەڵێ دیارە بەڵام وەک بیستومانە وەک هەواڵەکانەگا بایکۆت لە دەرەوەی سلێمانی لە هەندێک شار و شارۆچکە هێشتا بەردەوام ئەمە دروستە؟ بەڵەجێ خۆشحالیەکە لە شارەکانی هەڵبجا لە پارێزگای هەڵبجا لە دەڤری ڕاپەڕین هەردوو ناوچێ بتوێن و پشدەر بڵین ڕانی و قەڵازیە بایکۆت هەر بەردەوامە لە شارەزور لە قەزای شارەزور لەو شوێنانە لە سید سادق بایکۆت بەردەوام و بەردەوامی هەیە بەڵام بەداخەوە حتا ئێستا بەرپرسان هیچ ئاسۆیەک و هیچ وبێدێکیان دەرنەخستە بۆ کۆتاییهێنان بەم ناڕزایەتیانە بە جێبەجێکردنی داواکاریەکان کە کۆمەڵی داواکاری سەرەتایی ینی لە هەر وڵاتێکی بەتایبەت وڵاتانی ئەوروپی وڵاتانی ئسکەندەنافی ئەگەر باسی ئەم حاڵەتە بکەی وەکو نوکتەیەکێتە بەرچاوێن کە بەڕاستی معقول نیە مامۆستا یان هەر وەرێک لە کوردستانە لە سێ ڕۆژ جارێک تێپەڕێ موچە وەرنەگرێت ینی جاری وای بۆ 50 بۆ 55 لەگەڵەوەشە ساڵی 2023 تەنها موچەی 9 مانگ درا ینی 3 مانگ بڕا 3 مانگ لەلایەن دەسەڵاتدارانەوە خورا ئەمە لە کاتێکایە کە بە کاملی لە ماوەیان 10 ساڵی ڕابردووە لە ساڵی 2014 هەتا ئێستا کە 2024 نزیکەی 16 موچە بە کاملی خوراوە 36 موچە بە لێبڕین و پاشەکەوتدا بەشکراوە بەڕاستی مە جێگەی نیگەرانیە و لە لایەکی ترەوە لە ساڵی 2016ەوە بە دیاریکراوی لە مانگیەکی 2016 لە بەرزکردنەوەی موچەخۆرانی مەدەنی مامۆسایان و فەرمانبەران ڕاگیراوە لە کاتێکا هەروەکو گاڵتە پێکردنێک وەکو حساب بۆکردنێک بە حساب بۆ نەکردنێ بۆ چین و توێژی مامۆسایان کە ڕۆشن بیرترین توێژی کۆمەڵگان هەر لەم مانگەیە لە مانگی یەکە لە کۆتایی مانگیەکە وەزارەتی پێشمەرگە ناوی 4000 قسوپ لە بەرزکردنەوەی هێزە چەکدارەکانی ڕاگەیاند کە بەڕاستی ئێمە لای ئێمە جێگەی نیگەرانیە بۆ هێزی چەکدار لە بەرزکردنەوە هەیە بۆ دابشکردنی زەوی هەیە بۆ موچەکانیان ڕناگیرێت بۆچی لەگەڵ موچەخۆران بە تایبەتی مامۆسایان و فەرمانبەرانی مەدەنی ئەم زۆر و زۆر وستەماکرێت شتەکە ڕوون و ئاشکرایە مامۆستا ئازادەوەی کە لە پشتی ئەم بڕیارانەوە وەستاوە جگە لە تەحقیرکردنی زانست و زانیاری و فێربوون و پەروەردە و ئەوانە بەڕاستی تەحقیرکردنی ئەم مافە سەرەتاییانەی خەڵکی کارگەر و زەحمەکێش و هەژاری ئەم وڵاتەی ئێمەیە ئەوان نەزانن کە ئەو مامۆستایانێک کە وانە بێژن دانامەزرێت موچیان لێبڕاوە موچیان پێنادێ کە وەک بەڕێزت فەرمودەمە مەسەلەیەکی زۆر زۆر ناوازەیە ینی لە هیچ شوێنێکی دنیا لە کەم شوێنی دنیا ڕوئە من بیستومە لە چینیش ڕوئە لە چینیش موچە دواکەوێ هەندێک جار بەڵام لە ئەوروپایە لە شوێنێکی وەکو ئسکەندەنافیایە ئەگەر موچە دوو ڕۆژ سێ ڕۆژ دوا بکەوێتوانە کارەساتە خۆڵقێ نەکەرەوەی کەینە زۆر ئەسە قابلی تەسەورکردن نییە بەرحاڵ بەڵام ئەمە کە ئەکرێت لە کوردستانە ئەم موچە نەدانا و ئەمە زۆرتر تەحقیرکردنە بەم مافە سەرەتایی خەڵک مناڵی ڕۆڵی کارگەر و خەڵکی و دەستکورتی ئەم وڵاتی ئێمە کە ناتوانن مناڵەکانیان بنێرن بۆ مەکتەب و خوێندنگا تایبەتی و ئەهلیەکان و پارێکی زۆر خوێندنیان پێ بخوێنن ئەمە تحقیرێکە بۆ ئەم مافە سەرەتاییەکە دەمێکە لە عێراقا بەدەستاتوانی لە سەردەمی پاشایەتیەوە خوێندنی سەرەتایی و خوێندنی دواناوەندیش تەنانەت لە عێراقا بە خۆڕایی بووە بەبێ پارە بووە بەبێ بەدەل بووە بەڵام ئێستا دیارە خوێندنی تەنانەت ڕەوزەش بووە بە مەسەلەیەک کە تیجارەتی پێوە بکرێ و بەشێک دواخستنی ئەم کەرتە و پەخستنی ئەم کەرتە نەدانی موچەی خەڵکانێکە لەم کەرتەیە کارەکەن بۆ زەربەدانی زۆرترە لەم ئینە ئەوەش دیارەکە هێزە چەکدارەکانیش پشتیوانی دەسەڵات و قامچی دەستی دەسەڵاتن هەمیشە و دایم هەر بۆیە پلەیەوان بەش دەکرێتەوە موچەیەوان نابڕێ بەڵکو بگرە زەویان بۆ دابەشەکری امتیازاتیان پێدێت چووکەم دەستە و تاقمە ببێ دەستە و تاقمیشی تاڵانکار بەبێ ئەم پاسەوانانە بەڕاستی ناتوانن لەگەڵ دیارە تەقدیرمانە بۆ خەڵکانێکە لە ڕابردووە خەباتیان کردووە لە ڕیزی خەباتا بوون بۆ مافەکانی خەڵکەوە و لاوە بوو وەستێ بەڵام بە عموم ئەم دەسەڵاتە بە و مەبەستەیەکە ئەو امتیازاتە ناخاتە بەردەستی ئەم دام و دەستگایە بەرحاڵ مامۆستا من پێم خۆشە ئەم باسە لەگەڵ ئێوە بەڕێزا بکەمەوە چونکە سەرباری دەستخۆشانە لە ئێوە سەرباری ئەوەی کە پشتیوانی گەورەی هەموو هەنگاویشی مامۆستایانین و ئەم ناڕزانی ئێوە ناڕزایشی بەرحەقەوە هیچ شتێک لەوە عادیلانەتر کە ئینسان داوای قوتی مناڵەکانی بکە بەڵام لەگەڵ ئەوەیە ئەم جۆرە ناڕزاییانە
و ئەم جۆرە پاشەکشەیە کە ئەکرێ ئەوانە هەست ناکەی پاشەکشەیەکی مەدروست نییە، هەست ناکەی بۆ نمونە لە جێگایەکە بایکۆش لەبێتەوە لە جێگایەکە بایکۆ دەکرێت. ئایەمە تەنگژە ناخاتە نێوان ڕیزەکانی ئێوەوە؟ ئایا دروستتروانە بوو مەسەڵەن ئینسان کە ئەچێ بۆ شەڕێک زۆرتر لەوەی کە بیر لەوە بکاتەوە چۆن پەلاماری بڵین منەظەمە بە بیر لەوە کاتەوە چۆن ئینسیحابی منەظەم بکە. لەم پاشەکشەی ئێوە هەز ناکەیت کەمێک نامونەظەمی پێوە دیارە بە یعنی ڕخنەیەک بێ ڕخنێکە لە خۆمانەیەگرین و ئەوانە وان نیە بە بڕایەوە. بەڵێ بەدڵنیاییەوە هەموو کارێکی ڕێکخراوەیی هەموو کارێکی بەدەنی چنێ بۆ منە خاڵی سەرکەوتن و ئیجابیاتی هەیە دوای ژەونە خاڵی سلگات بە دوای خۆیان جێڵێت. بەڵام نەماکرێت لەو ڕوانگەیەوە سەیری بکەین کە بەڕاستیم ناڕزایەتیانە مادەم ناڕزایەکی سروشتیە خۆڕسکە مامۆسایانی بە شێوازێکی سروشتیە ناوەتە سەرخەت. ئەمە لەلایەکی ترەوە بۆ نمونە هیچ دەستێکی حیزب بێمە قوبوڵمان نەکردووە هیچ دەستێکی حیزبمان تێکەڵ بێت. لەبەرەوە بەدڵنیاییەوە ئێمە لە ڕووی ئیمکانیەتەوە کرێ بڵێن تەنانەت لە ڕووی دابینکردنی شوێنێکە بۆ کۆبوونەوە ئێمە ئیمکانیەتێکی زەعیفمان هەیە وەلەو لاوە لە ڕووی مادیشەوە یعنی من نایشارینەوە کە بەڕاستی مامۆسایان ئەوەی کە هێناوێنێتە سەرخەت داواکردنی موچە و خوتی خۆیان و ماڵ و مناڵیانە یعنی بەڕاستی ئێمە تەئسیراتی لەسەر شێواز و لەسەر ڕێخستنی ڕێخستنەکان و سەرپەرشتیکردنی خۆپیشاندانەکانیش دروست کردووە. یعنی جاری وا بۆ لێو ناشارمەوە دابینکردنی مایک و متاربۆیەک بۆ خۆپیشاندانەکان کێشەی مادی بۆ دروست کردووی. بەڵام ئێمە هەرچەندە ینی نەخس و کەم و کوڕێکە بەڵام ئێمە خۆشحاڵین بەمە بۆ لەبەرەوەی حیزب دەستی نەخسوتە ناو کارەکانمان. ئەمە خاڵێکی سەرکەوتنە بۆ ئێمە و ئێمەش پێمان عیب نییە بەڕاستی من نەحیزبین نەحیزبی سیاسین نە ڕێکخراوێکی ئاڕاستەکراوین پێمان ینی زۆر تەبیعیە بەلامانەوە ئەم خەباتی کە ئێمەیکەین بە ساڵ و دو ساڵ وایمە 10 ساڵ لەسەری بەردەوامین و لەوانەیە 10 ساڵی تریش بخاین اینجا بگەین بە مافەکانمان. بەڕاستی ئێمە ئەوەی کە گرنگە لێرە ئێمە پشوو درێژ بین ئێمە کۆڵ نەدەین و لەلایەکی تریشەوە دەستی حیزب و دەستی دەرەکیەوە ملاولا و بەرژەوەندی شخصی تێکەڵ ئێمە خەباتە نەبێ ئەمە زۆر گرنگە بەلای ئێمەوە و ڕەنگە بۆ منە خەڵکانێکە بێ مامۆسایانێک فەرمانبەرانێکی بەڕێسە بێت کە بتوانن دوای ساڵێک دوای چەند مانگێک تحقیقی مافەکانیان بکەن و مافەکانیان بۆ بەدەست بێ. بەڵام ئێمە ینی حەزەکەین هەموو لای دڵنیا بکەینەوە کە بەدەستهێنانەوەی ماف کارێکی ئاسان نییە کاتی بێت ینی 33 ساڵان دو حیزبەی دەسەڵات یەکێتی پارتی بێ جیاوازی ئەم کۆمەلگایە تێکردن ئەم کۆمەلگای کاولەکەن لە ڕووی پەروەردەوە لە ڕووی ژێرخانی ئابووری و عەقلی و لە هەموو ڕوویەکەوە ئەمان نیشان لەسەر کردووە. لەبەرەوە بەڕاستی ئێمە وا چاوەڕێ نەکەین کە بە کونفەیەکوونێک بتوانین کە ئێمە ئەم زروفە چاکەین و دۆخە چاکەینەوە تەنانەت بۆ گۆڕینی قەناعەتی خەڵکی جانی بۆ گۆڕینی قەناعەتی هاوپیشەکانیشمان مامۆستا بەڕێزەکانمان یعنی ئێمە پێڵین واتێ نەگەن کە تۆ 4 مانگ 5 مانگ خەباتی کردیتە تەواو بێت کۆڵ بێت و بچیتە دواو لەبەر هیچ نەکرا. گرنگ بەردەوامیدانە گرنگ بەردەوامبوونە لەبەرەوە بە دڵنیاییەوە بە بەردەوامی ئەم خەباتە سپێ گاتە نەتیجا گاتە ئامانج بەڵام بە بێئومێدکردن و بێعەمەلبوون بە دڵنیاییەوە دەسەڵات لێ سوودمەند دەبێت دەسەڵات قازانجیریەکە و جەنابیش و پرسیارێکە کرد بڵێ هەموو ئیشێک پێویستی بەوەیەکە هەیە کە فیدباک وەربگرێت لە کۆتایی یان بۆ لە کۆتایی هەر قۆناغێکە ئێمە ناڵین کۆتایی خەباتەکەماڵین کۆتایی منە ئەم ساڵ قۆناغێکی باشمان بڕی لە خەبات لە چالاکیەکان بڵێ توانرا بۆ نمونە ناوەندی بڕیار لە عێراقا لە دادگای فیدراڵی حکوومەتی عێراقا لە ئەوروپایە لە وڵاتانی ئەوروپایە و لە لایشی ترەوە لە نەتوێگرتوەکان یعنی ئێمە ئەم ساڵ قەزیەکەی زۆر گەورە بوو پلاسهات کە دەستە دەستی لە کاری کێشاوەتە نوێنەری نەتوێگرتوەکان بوو عێراق لە کۆبوونەوەی ئەنجومەنی یاساییشە باسی دۆخی مامۆستایان و موچەخۆرانی هەرێمی کوردستانی کرد کەواتە ئەمە چی ئەم قەزەی دروست کرد ئەو لۆبیکردنی کە لەسەر شەقامەکان مامۆستایان و فەرمانبەران بۆ ماوەی 5 مانگە بە بێوچان هاتوونە سەرخەت داوای مافەکانیان دەکەن. بەڵێ کەواتە ئەگەر لە وڵاتانی دەرەوە ئەگەر لە فەزای دەرەوەی کوردستانە ئەگەر بۆ نمونە بە بیاداشت و بەیاننامە باسی نەهامەتی و نەکبەتەکان پێ لەوانەیە کەس درۆ پێ نییە بەڵام کە ڕووی واقعیان بینی بە تایبەتی ئێستا سۆسیال میدیا هەیە کە ئەتوانین بڵێن سەوت و دەنگەکان ناڕزایەتەکان ئەگوازێتەوە هەموو عالم پێ زانێت کە بەڕاستی قەیرانێک هەیە لە کوردستانە پێویستی بە چارەسەرکردن هەیە و خەڵکانێک هەیە کۆمەڵێ داواکاری ژیانیان هەیە داواکاری سەرەتایی ژیانیان هەیە نە داواکاری سیاسیان هەیە نەگۆڕ داوای گۆڕینی بۆ نمونە دەسەڵاتەکەن و لە کاتێک شایمە هاوڵاتی مافی خۆیەتی کاتێک دەسەڵاتی خزمەتکار نەبوو با بە دەنگی خەڵکی جاتێت کە خزمەتکار نەبوو بۆ خەڵک
يعني زۆر تەبیعیە داوای ڕۆشن و ئێرحەلی لێ بکرێت دەسەڵاتێکی تر بێتە پێشەوە ئەزمون بکرێ بەڕاستی بەڵێ بەڵێ ڕاستە ئەمەی کە بەڕێستان باسیەکەن ئەم جارەیان ناڕزایەکانی مامۆستایان و فەرمانبەران دیاردەیەکی تۆزێک تایبەت بوو و نیشانیدا کە قوڵایی هوشیاری جەماوەر و خەڵکی بڵێن فەرمانبەران و مامۆستایان و کارگەران و زەحمەتکێشی ئەم وڵاتە زۆر بڵێن بە شێوەیەکی قوڵ دۆخەکە هەڵسەنگێنراوە تێگەیشتونەوەوانە و خەڵک دلێرانە هاتۆتە مەیدان و خەباتی خۆیەکە جا ڕەنگە قسێکی واش بلەم بابەتانە بکرێتەوە بایکۆسەری نەگرت و خەڵکانێکی بین و بەڵام ئەمە بەڕاستی بامە ئەم مژدەیە بین بە دەسەڵاتدارانی کوردستان خەباتی کارگەران و خەباتی مامۆستایان و خەباتی فەرمانبەرانەوەوانە خۆڕانەوەستاوە و ئەمە یعنی ژیانی فەرمانبەران لەگەڵ یەس و لەگەڵ ساڵی خستنا نایەتەوە ئەتەوێت ژیانی سادەترین مافەکانتە کە خەباتی بۆکەیتوانەوە شتێکی زۆر سێر نییە ئەگەر چی بەڕاستی لەواچێ سادەترین مافەکانیش لە کوردستان لەواچێ هەر شۆڕشی پێویست بێ هەروە بە ئاسانی و بە خەباتی مەدەنیوانە نێتە دی هەندێک گەڵێنوانە بەڵام دووبارە ئەم خەباتە کاریگەری خۆی هەیە و شێوازەکانی ئەگۆڕێ ڕاستە ئەمڕۆ لە شکلی بایکۆتانیە ممکنە فۆرمی تر بەخۆیەوە بگرێ پرسیاری من ئەوە ئەبێت مامۆستا ئازاد ئایا بیرتان لە هیچ شێوازێکی نوێ کردوتەوە بۆ دەربڕینی ئەم ناڕزاییانە بۆ ڕاگررتنی بڵێن بڵێستە و ئەم ئاگریز جەرخۆڵە مێشە لە ناو مامۆستایان و فەرمانبەرانە بۆی ئەم کێشەیە هەروە بە گەرم و گوڕی بمێنێتەوە هەڕەشەکانی دەسەڵات زۆرن مەترسیەکان و ئاستەنگەکان زۆرن لەسەر فەرمانبەران و سیاسەتی ئەم دەسەڵاتە بەڕاستی پێشببینی هەموو شتێکی خراپی لێکرێ پێشببینی شتێکی باشی لێ ناکرێت لەبەرەوانە بەو دەلایلانە ممکنە ئەم ڕۆیتر بایکۆت ئەو فۆرمە گونجاو و مناسیبە نەبێ بۆ دەربڕین ناڕزایەکان لە چ فۆرمێکی ترا بە بڕوای ئێوە ئەکری ئەم ناڕزایانە بەردەوام بن وە بڵێن ئەم هەناسەیە ئەم هەناسەدانە بەردەوام بێ کاک شەماڵ پێم خۆشە لێرەوە بینەرانی بەڕێز لە یەک خاڵ ئاگادار بکەمەوە کە بایکۆت یەکێک بوو لە وەسیلەکانی فشارەکانمان یان یەکێک بوو لە هۆکارەکان بایکۆت لا ئێمە ئامانج نەبوو ئامانجیش نییە یعنی یەکێکە لە وەسیلەکان کاتێککە وەسیلەیەک شکست هێنێ یان بۆ منە کاریگەری لاوازە بێت زۆر ئاساییە یان ئێمە بەلامانە زۆر تەبیعیە کە ئەم وەسیلەی بۆستێنین کۆتایی بەم وەسیلەی بێنین بیر لە ڕێگە و شێواز و میکانیزمێکی نوێ بکەینەوە کاریگەتر بکەینەوە بەڕاستی ئێمە حکومەتمان زۆر بە بەرپرسیار ئەزانی زۆر بە شێوازێکی بەرپرسیارانە لە حکومەتی هەرێمی کوردستانمان ئەڕوانی ئەویش لەبەر ئەو بەرمەبنایی کە لە ڕابردووە بۆ منە خەڵکی کوردستان نەهامەتی زۆریان بەدەست ڕژەمەیەک لە دوایەکەکانی حکومەتی عێراقیەوە بینیوە بەڵام بەداخەوە حکومەتی هەرێم لە ئاسیا و بەرپرسیارەتیان نەبوو و حکومەتی هەرێم نەیتوانی خۆی و حکومەتی هاوڵاتی بناسێنێت و بێت گوێ لە خۆشاندان و خەباتی مەدەنیانەی مامۆستایان بگرێت لەبەرەوە بایکۆت بۆەوە کرا کە وتمان حکومەتێکی بەرپرسیارمان هەیە لە ئاستی داواکاری هاوڵاتیانە بەڵام ئەو گریمانی ئێمە بەداخەوە دەرنەچوو و ئێستا خەڵکانێکی زۆر لەن بایکۆت شکستی هێنا یان مامۆستایان خەباتی مامۆستایان شکستی هێنا بەڵام ئەم بۆچوونە بە پێچەوانەوەی من پێچەوانەیەکەمەوە حکومەتی هەرێمی کوردستان بە دیاریکراوی هەردوو دەسەڵاتی یەکێتی و پارتی و حیزبە وەکیلەکانیان کە لەگەڵ یانان لە حکومەتدا و بەڵێیان بۆکەن و کاروبارەکانیان بۆ بەڕێوە ئەبەن شکستیان هێنا لە بەرامبەر خەباتی مەدەنی مامۆسایان و فەرمانبەران و کاسبکاران و کرێکاران و سەرجەمشین و توێژەکانی تردا بۆ لەبەرەوەی ئەگەر ئەوان سەرکەوتوو بوون ئاهاتن گویان لە هاوڵاتیەکانی خۆیان بێت خۆم هاوڵاتیانە لە وڵاتێکی دراوسێ و نهاتون لە وڵاتێکی داگیرکەر و نهاتون هاوڵاتی هەرێمی کوردستان هاوزمانم هاوشاریم لەوە کەواتە ئێمە کۆمەڵشتی هاوبەشمان هەیە بە یەکەوتۆ کە جوولە هاوڵاتی خۆت نەگرت کەواتە تۆ شکستی هێناوە حکومەت لەبەرەوە ئێمە بەسەرکەوتنی خەباتی مەدەنی ئەناسێنین بۆ بەڵام وەکو وەسیلەی بایکۆتیش بە وەسیلەیەکی ئەبینین کە نەیتوانی کاریگەری لە حکومەتێ بکات بۆ لەبەر حکومەتەکە بەرپرسیار نەبوو لە بەرامبەر هاوڵاتیانە لە بەرامبەر پرۆسەی پەروەردەیە لە بەرامبەر خوێندنی ساڵێکی 700,000 خوێندکارە کە ئەمانە داهاتووی وڵاتن ئەکرێن بنیاتی ڕۆشنبیری و پەروەردەیی و هەموو پنتەکانی تری ژیانیان لەسەر بیناکرێت لەبەرەوە حکومەت
حکوومەتە نەبوو کە لە ئاستی طموحی چ مامۆستایان و فەرمانبەران چه هەوڵاتیان بە شێوەیەکی گشتیان نەبوو لەبەرەوە ئێمە وەکو میکانیزم و شێواز دەتوانین میکانیزمی نوێ بگرینە بەر شێوازی کاریگەتر بگرینە بەر ئێمە کۆمەڵێ ئەتوانین بڵێن کارتی فشاری ترمان لە بەردەست لەوانەیە ئێستا پێویست نەکا باسی بکەین بەڵام ئەکرێ ئیشی لەسەر بکەین خەباتی مەدەنیمان بەهێزترەکە فشارێکی زیاتر بێ بۆ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئێمە کە بزانین ئەوان لە ئاستی بەرپرسیاری پەروەردەی و ڕۆشنبیریانین ئەکرێ و کاتە فشارێکی تیان لێ بکەین کە دەست بۆ پیرۆزیەکانی ئەوان بەرین کە تاکە لە ئێستایا داهات و کۆکردنەوەی پارە و سەرۆت و سامانی وڵاتەنە بێ هێشتێکی تر لای ئەوان پیرۆز و مقدەس و گرنگ نییە ئێمە ئەکرێ بیرەوە بکەینەوە. بەڵێ مامۆستا ئازاد لە ساڵی وا ئەزانم 2010 و 2019 بوو دقیقاً پێش کۆرۆنا جوڵانەوەیەک لە کالیفۆرنیا دەستی پێکرد بۆ مامۆستایان دیارە مامۆستایانی ئەمریکاش وەکو مامۆستایانی کوردستان بە تایبەتی لە ئەمریکاش خوێندنی خۆڕایی هەیە خوێندنی تایبەتیش هەیە یعنی دۆخەکە تقریبان هاوچوونیەکە والیاتۆ کوردستان زۆر لە ئاسایی ئەمریکا کاتەوە لە هەندێک بوارەوە زۆر بڵێن بە شێوەیەشی ئەو پەرگیرتریش لە ئەمریکاش خراپتر دەستی ئاواڵا کردو بۆ سەرمایەکان کە تاڵانکاری و بڵێن قازان کۆکردنەوەی خوان بانجام بگێنن لە ئەمریکاش مامۆستایان بۆی کەوا خەباتەکان بە سەرکەوتن بگا و ساڵانە هەستان هاوبەندیشان لەگەڵ خێزانی خوێنکارەکانە دروست کرد وتیان ئێمە مانەگرین خۆپیشاندانەکەین هەندێک ڕۆژان ئەچینە سەر جادە لە جێگای ئەوەی دەرزە مناڵەکانتان بڵینەوە دەرسیان پێناڵینەوە بەڵام ئەم کارێکی ئەیکەین بەم ئەنجام بەم ئامانجەیە کە نەکتەنها موچەکانی ئێمە بەرەو باشتر بچێ نەکتەنها مافی ڕێکخراو بوومان پێدەن تاوان لە ئەمریکا دروستکردنی سندیکاوانە شتێکی ئاسایی نێوێ لە ساڵ پەنجاوێکی خەڵکی مەڵێن کارگەران و مامۆستایانی جێگایەک بڕیار بدەن بۆیکەوە بتوانن سندیکا دروست بکەن لە ساڵ پەنجاوێکی لەگەڵا بێ کە زۆر نسبەتێکی زۆرە و سەختە جاری وهەیە بەدەست بێ لەبەرەوە ئەم جوڵانەوەی لەوێ بەو شێوازە ڕێکەوت کە لەگەڵ بڵێن خێزانی خوێنکارەکانە قسە و باسییان هەبوو چەندی جار کۆبوونەوەیان کردوتیان ئێمە ئەمانوێت تەنانە سیستەمی خوێندنەکانیشمان باش بکەینەوە ئیمکاناتی خێتە بەردەستی مەکتەبەکانی ئیمکاناتێکی زۆرتر بێ دەسەڵات و دەوڵەت و ئەوانە پارەیەک و بودجەیەکی زۆرتر بۆ ئەم ناوەندانی خوێندنی بڵێن گشتی سەرف بکات و ئەوانە و ئەم خوێندنە بچێتە ئاسێکی تر و بەم شێوازە توانیان پشتیوانی کەسوکاری خوێنکارەکان یاخود باوکودایشی خوێنکارەکانیش کەسب بکەن وەختێک کە چوونە سەر جادە خۆپیشاندانیان نەکردووەوانە مناڵەکانە وایە لە مەکتەب نەبوونا لە دەرەوە بوونای خەڵکیش خۆ لە ئەمریکا ناتوانێت بچێت بۆ سەرکار و مناڵەکەی بەرەڵاکان ئەوانش دەستیان لە کارێک کێشایەوە ئاهاتن لەگەڵ مامۆستایانە خۆپیشاندانیان نەکرد من ئەزانم کە شێوازی تر زۆرە بۆ فشارهێنان بۆ ئەم دەسەڵاتە بەڵام بە بڕوای من مامۆستایان لە هەر شوێنێکە لە هەر گەڕەکێکە ئەتوانی هەر مەکتەبێک گەستە ببێتە ناوەندێک بۆ ناوەندەکانی ناڕزایی لە بری ئەوەی کەوا بڕژێتە سەرجادەکان و تەنها هەموو تووڕێکی خۆی لە ڕۆژێکە خاڵی بکاتەوەوانە هەموو ڕۆژەکانی ساڵ بکە بە ڕۆژی ناڕزایی و خەڵک لە دەوری خۆی کۆ بکاتەوە کۆبنەوەی گشتی ئەنجام بدرێت ناو خوێندنگاکانە باسی خوێندنی گشتی بکرێت خوێندنی مناڵانی هەژار بۆ ئەبێ ئاوای لێبێ بەم دەرەجێ و بەم ئاستە بگا کە هەموو ساڵێک نیو ساڵ دەوامە دەفتەر و هەموو پێداویستەکانی خوێندنیان خراپترە لە خوێندنی مناڵی خواپیاوان و دەوڵەمەنەکانی شار و ئەوانە زانستێکە فێری ئەبن و ئەوانە بە ناچار نەک بەوەی کە مامۆستاکان باشنینوانە بەڵام بە ناچار لە ئاستێکی نزمترایە لەو مەکتەبانە و لەو خوێندنگانی تر بەهۆی ئەو دۆخەوە کە بەدی هاتووە بۆ ئەبێ ئەمە وابێ یعنی ئێمە داکۆچیکردنی مامۆستایانە لە مافێک لە مافەکانی کۆمەلگا نەکتەنها لە موچەکەی خۆیان بە بڕای من ئەم جوڵانەوەی ئەم خەباتە بگاتە ئەو جێگایە توانێ هێزێکی زۆر فراوانتر لە کۆمەلگایە بەرەو خۆی جەلب بکە. بەڵێ بەداخەوە ئێمە یەکێک لەوانەی کە بۆ نمونە هۆکار بووبەوەی کە زوو بە مافەکانمان نەگەین یارمەتی نەدانی دایکان و باوکان بوو حتمما هاتوونەتە سەرخەت بەشێک لە دایکان و باوکانی بەڕێز بە خۆشحاڵی و لە خۆپیشاندانەکانە بەشدار بوون بەڵام بۆ نیسبە زۆرە نەبووە کە بتوان دەور و کاریگەری دروست بکەن بەڵێ مەژێکی تر لە خەلەرەکان و ئێمە کە باسی شێوازەکەین یانی تەنها ئێمە داکۆچی لە ماف و موچەکان و قوتی خۆمان ناکەین بە تەنها
بێزگەلەوەی داوای مافی هەموو کۆمەڵگاکەین بەڵامە خەمی تریش زۆرە بە تایبەتی لە ناو سلکی پەروەردە و سلکی تربیە و ڕۆژانە ئێمە ئیشی لەسەرەکەین کاری لەسەرەکەین بەڕاستی ینی جێگەی نیگەرانی بۆ ئێمە ڕخنەی لێگرین یەکێکی تر لەو خاڵانە کە دەرگای خوێندنگاکان کاکرێتەوە ینی باوەڕ بێت ئەگەر ڕێگە بدرا ینی تەسویرێکی ناو هەندێ بینا و هەندێ بینای قوتابخانە بکرا لە کوردستانە باوەڕەکە هەنێ دەرگا هەیە هەنێ پۆل هەیە دەرگای پێوە نییە کەڕاستیانی مەهزەلەیە مناڵێکە لە پۆلێکە لە شوێنێکا بخوێنێت بۆ لە پەنجەرەیەکی شکاو بێت دوای مانگێک چارەسەر بکرێت دوای مانگێ مناڵە سەرمای دێت اینجا لە ماوەکانی ڕابردووشە مناڵێک بەهۆی غازی زۆپاوە بەداخەوجانی لە دەستدا خوێندکارێکی خۆشەویست ئەویانی ئێمە بکەم کێشە گەورانەمان هەیە بێژگە لە موچە چەندین کێشی تری هاتووتە ناو قوتابخانەکانەوە کە بەرۆکی خوێندکارەکانمانی گرتووە ئەمە لەلایەکی ترەوە یانی ئێمە کۆمەڵێک هەر قوتابخانەی خۆی داهاتێکی دیاریکراوی خۆی هەیە بەڵام بەداخەوەم داهاتش بە پێی نسبەی خوێندکار دیاریەکرێت ینی باوەڕتان بێت جاری وایە کێشەی ئەیفۆر وەرەقە دروستە بێت لە خوێندنگەکانە کێشەی ماجی دروستە بێت کێشەی پێویستەکانی تر دروستە بێت ینی بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان بە پلان بێت یان بە زانین بیان بەزانین کارێکی زۆر خراپی لەسەر کەرتی گشتی کردووە بە تایبەتی کەرتی پەروەردە و لێستا شایمە ئەمە بە پیلانێکی گەورەی ئەزانین بۆی کە ئەیانەوێت خوێندنی گشتی خوێندنی خۆڕایی لە هەرێمی کوردستانە فەشەل بێنێت ڕۆژ بە ڕۆژ خوێندنگەی ئەهلی کە خاوەندارەتی بۆ مەسئول و بەرپرسانی حیزبەکان ئەگەڕێتەوە لە کوردستانە بەرەو زیادبوون ڕات و هانی خەڵکە درێت کە ڕووکەنە خوێندنگە ئەهلیەکان کامەژ مەترسیە کە ئێمە لێرە و دایکان و باوکانی خۆشەویستی هەرێمی کوردستانی لێ ئاگدارەکەینەوە تکایە پاڵپشت و هاوکار و یارمەتیدەری خەباتی مامۆستایان بن بۆ ئەوەی کە نێڵین ئەم کەرتە گشتیە خزمەت گوزاریە پەروەردەیە پەشی بکەوێت و فەشەل بێنێت چونکە بەڕاستی دوایی تەنها کە بمێنێتەوە خوێندنی ئەهلێ مێنێتەوە خوێندنی ئەهلیش بە پارە و داهاتێکی زۆرە ئەمە جۆرێک لە سیستەمی ئاغایەتی و دەربەگایەتی ئەگەڕێنێتەوە بۆ هەرێمی کوردستان کە هەر کەسێک مناڵی هەبوو هەر خێزانێک هەژار بوو مناڵی هەبوو ناتوانێت مناڵەکەی درێژە بە خوێندن گات بدات لەبەرەوە ئەمە ئەکرێ بڵێن پیلانێکی زۆر خراپە کە ئەگەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی و بە تایبەت مامۆستایان بە یەکگرتووی و بە تایبەت دایک و باوکی خوێندکاران ڕوبەڕووی نەبنەوە بە دڵنیایەوە پلانە ڕۆژ بە ڕۆژ بەرەو سەرکەوتن و لە سەرکەوتنا بێت خوێندنگەی ئەهلی وایە لەم شارەیە دەست بە دروستکردنی بنیادنانی کراوە تەنها لە بنیادنانی بیناکە حتا ئێستا کە تاوانە بۆ 5 ملیۆن دلاری تێچووە بەڕاستیەن پارەی ئەگەر بۆ هەموو قوتابخانەکانی شاری سلێمانی سەر بکرێت لەوانەیە بۆ 1 ساڵی بەس بێت ئەمە تەنها بۆ یەک خوێندنگەی ئەهلی کە بە دڵنیاوە ئەمەش خوێندنگەی بەرپرسەکانە بەڕاستی خوێندنگە لە کوردستانە یان نتوانێت بڵێن پەروەردە و سیستەمی پەروەردە بەرەودۆخێکی زۆر خراپ هەنگاوێت و ئەگەر بێت و ڕێ لێ نەگرین ئەم مەترسیە نەوەستێنین لە لێرەشە بە مەویستکردنی مامۆسایان دەستیان پێ کردووە لە موچەکانیان لە خۆتی ژیانیان یعنی ئەکرێ بڵێن لێرەوە دەستیان بۆ بردووە کە بەڕاستی ماگەر نەوەستێنێت مەترسیەکە بەرەو خراپتر ڕات و خوێندن ڕۆژ بە ڕۆژ لە هەرێمی کوردستانە ئەکرێ بڵێن ئەکرێتە مەترسی زیاترەوە و پەروەردە و ئەکرێ بڵێن زانست پەروەردە و فێرکردنی لێدا بڕێت دروست وایە مامۆستا ئازاد دەسەڵات ئەم کۆمەلگایە بۆی کێڵگەی قازانشکۆکردنەوەیە سەرزەمینێکە بۆ تاڵانکاری جوغرافیایەکە بۆ دزیکردن و ڕاوڕوت بەڕاستی کۆمەلگا بۆ ئەم دەسەڵاتە کۆمەلگایەک نییە کە دڵی پێبسووتێەوە کۆمەلگایەک نییە کە ئەو بەرپرسیارەتی لە نیشان بە ئەوەی کامێنێتەوە ئەوەیە خەڵکی ئەم وڵاتە خۆی و بە تایبەتی توێژانی خوێندەوار یاخود هوشیار یاخود بە زانستی ئەم سەردەمە ئاشنا ئەوان بتوانن بەرپرسیارەتی هەڵبگرن و لە پێشی ئەم توێژانە و مامۆستایانن ڕۆڵی مامۆستایان لە پارێزگاریکردن لە مەدەنیەتی کۆمەلگای ڕۆڵێکی زۆر بەرچاوە بەڵام گرنگەوەی مامۆستایان ئەم ڕۆڵە پێشڕەوانە بە خۆیان ڕەوا ببینن و خۆیان وەکو پێشڕەوی ئەم جوڵانەوەی بناسن بزانن کە ئەوان تەنها موچە نییە کەوانی هێناوە ناڕازی کردوون و ڕژانێتە سەرجادا ئایندە و چارەنووسی مناڵەکان و ڕۆڵەکانی ئەم کۆمەلگای ئێمەوە گشت کۆمەلگای ئێمەیە و ئەمە ئەگەر کۆمەلگا درک بەمە بکاوە ئەگەر ئەم پەیوەندیە دروست ببێ لە بینی مامۆستایان و کەس و کاری خوێندکارانە
بە بڕای من ئەم جوڵانەوەی زۆر گەورەتر و زیاتر لەوەی کە بەتەنها بە موچەوە بە بەدەستێنانی موچەی مامۆستایان و مافە سەرەتایەکانیان کۆتایی بێ زۆر لەوە زیاتر دەتوانێت بەدەست بێنێ. چاومان لە ڕێگەی ئەنجومەنی مامۆستایانی ناڕازیە کە وەکو ڕێکخراوێک خۆی جێبخا وە جێگای بەڕاستی و سندیکا و یاخود یەکێتی مامۆستایانە زۆر نامەسئولە بگرێتەوە کە هیچ بەرپرسیارەتێک لە بەرامبەر هیچ شتەکانی شان نادا وە لە بری ئەم دامەزراوە کارتۆنیە ئەو دەنگی مامۆستایان بێ وەکو بووە تا ئێستا بەردەوامی بەکاری خۆی بدات و ڕێزەکانی خۆی تۆکمە بکات و وەکو ڕێکخراوێک بۆ نوێنەرایەتی ئەم توێژە گرنگ و کاریگەرەی کۆمەلگای ئێمە ڕیزەکانی خۆی و دیوارەکانی خۆی تۆکمە بکە بەڕاستی. بەڵێ بەڵێ ڕێکخراوێکی مامۆستایانە کرد. بەڵێ 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 باسی یەکێتی مامۆستایانە کرد. تەمان یەکێتی مامۆستایانی کوردستان لە 2011 بژاردنیان کردووە ماوەی 4 ساڵە حکمی دیموکراسی هەر هەڵبژاردنێ بۆ ماوەی 4 ساڵە ڕێگەی دێت لە 2015 کۆتایی پێهاتووە 6 مانگیش مافی درێژکردنەوەیان هەیە بە پێی ڕێی بۆ خۆیان کەواتە ینی بە هەموو حکومێکە بێ لە ناوەڕاستی 2015 بۆ 2016 ئەم ڕێکخراوە کۆتایی بەکارەکانی بێنێت وە ئامادەکاری بکردایە بۆ هەڵبژاردنێکی تر بەڵام بەداخۆ حتا ئێستا کە 2024 ینی 8 ساڵم ڕێکخراوە بەسەر چووە 8 ساڵ ڕێکخراوە هیچ شەرعیتێکی یاسایی نەماوە و ئێمە لە هەوڵی ئەوان کە مامۆستایانی ناڕازی سەربەخۆ بێلایەن لەسەر شەقام هەوڵی ئەوە بدەن یان چاویان لەوە بێت کەم ڕێکخراوە هەڵوەشێنەوە لەبەرەوەی نایاساییە و داوای هەڵبژاردنێکی بەپەلە بکرێت بۆ دەست بەکاربوونی ڕێکخراوێکی تر و ئێمە داوامان لە هەموو حیزبە سیاسەکانیش هەیە بە تایبەتی لە دەرەوەی یەکێتی و پارتیوانەی کە خۆیان بە دڵسۆز و خەمخۆی خەڵگەزانن و ئێمە داوایکی تکایەکمانیان هەیە کە ئەوان لیستیان نەبێ لە ناو ئەم ڕێکخراوەیە و هەمووی بە خەڵکانی سەربەخۆ بسپێرن بۆ ئەوەی کە بتوان خزمەتێکی ڕاستەقینەی مامۆستایان بکەن بۆی نەک پشڕانی یان پشڕینی بەش و پشتی خۆیان لە هەر ڕێکخراو سندیکاوێکە ڕێکخراو و سندیکایەکە لە هەرێمی کوردستان و ئێمە پێمان باشە یەکێک لە کێشەکانی ئێمە دروستبوونی فرەلیستیە یان هەبوونی فرەلیستیە چ لە هەڵبژاردنە سیاسەکانی پەرلەمان و ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستانە و پەرلەمانی عێراقا و چ لە سندیکاکانیشە ئەوە لیست دروستە بیانی دوایی نازانێت چۆن خزمەت بکرێونە پەرتەوازا بێ دەنگەکان نوێنەرەکان ئەوە پەرتەوازا بێت کە نازانێت چۆن خزمەت کام لەبەرەوەی تکایی ئێمە وایە کە حیزبەکان تەنها لە ڕێکخراوەکان دوور بکەونەوە لە ڕێکخراوەکان دوور بکەونەوە بۆی خەڵکانی سەربەخۆ بتوانن ئیش و کارەکانیان بکەن خەڵکی سەربەخۆ ئەتوانێت بۆ لە زیاتر لەوان ئیش بکات خزمەت بکات بۆ لەبەرەوەی لەژێر هیچ دیسپلینێکی حیزبی و سیاسیانە تەنها خەمی پیشەکەی خۆیەتی هاوپیشەکانی خۆیەتی تەنها خەمی دابینکردنی مافە بۆ ئەو فیگەی خۆی بۆ ئەو فیعەی خۆی کە دەنگی پێداوە هەڵبژێرداوە. مامۆستا من بە خەبەرێکی ناخۆشە بەمێ بەڕای من بڵێ ئەحزابەکانی کوردستان گوێ بۆم پێشنیاری ئێوە بەڕێستان ناگرن بەداخەوە ئەوان لە هیچ جێگایەکە فرسەتێک هەبێت و ئەوانەبی قۆزنەوە بۆ توندکردنەوەی جونگەکانی دەسەڵاتی خۆیان درێغی ناکەن وە کەسیش نایکە یانە کەسێک دەسەڵاتی بەدەستەوە بێەوە تەبیعەت و خەسڵەتی دەسەڵاتەکە ئەوە هەوڵەیە خۆی بێڵێتەوە بە بڕای من ڕێگاکەی هەر ئەوەیە کە ریزی سربەخۆیی مامۆستایان بە دەوری خواستەکانی خۆیان لیستی خۆیان هەبێت و ئەوان بچنە چێبەرچیەوە لیستی حیزبەکان با بێنە پێشەوە و لیستی مامۆستایانی سربەخۆش بە خواستە ڕەواکانیانەوە لە بەردەمیان ناتوانێت بوەستێتەوە توانێت سەرکەوتن بەدەست بێنێ بە بڕای من ئەحزابەکان هەرەوڵی خۆیان نەدەن بۆ دەستی خستنە ناو ئەم ڕێکخراوانەوە بەڵام ڕێگاکەی بەوە ئەبێت کە هوشیارانە و زانایانە و وەستایانە ریزەکانن لە بەرامبەرە بەهێز و تۆکمە بکرێت. بەرحاڵ من زۆر خۆشحاڵم کە بەشداری ئەم بەرنامە خۆزگەمە خواست کە وختی تر هەبوایە چونکە باسەکانی ناو ئەم ناڕەزاییانە و ئەم ئەزمونە باسی زۆر گرنگن وەتوانین کاتی زۆرتریشی پێ بدەین و قسەی زۆرتریش هەڵەگرێ بەڵام بەداخەوە ماوەی بەرنامەکەمان لەوە زیاتر بوارمان نادا بۆ بۆنەوە من داوا لە ئازیستانەکەم ئەگەر دواوتتان بڵێن وەکو باسێکە ویستوێتان بیکەن و فرسەت نەبووە
بیڵێن بفەرمونون بۆی کۆتایی بە بەرنمەکەمان بێنین وێ ڕایسپاسی زۆری و پێزانین زۆر بۆ ئێوەی عزیز. زۆر سپاس کاک شەماڵ بۆ ڕەخساندنی دەرفەتە، زۆر سپاس بۆ بینەران و بیسەلامتان. بەڕاستی ئەوەی کە لە کۆتایی من پێویستە بیلێم بۆ مامۆستایانی خۆشەویستی هەرێمی کوردستان کە بە هیچ شێوەیەک ئێمە بێومێد نابین و ئێمە ساد نابینەوە و ئێمە ئەگەر یەکێک لە هۆکارەکانمان یەکێک لە فشارەکانمان سەرکەوتوو نەبوو یان کاریگەری لاواز بوو، زۆر ئاساییە بە شێوازێکی زۆر سەرکەوتوانەتر بیت لە شێوازی بکەینەوە و گرنگەوەی خەباتی ئێمە داواکاریەکان ئێمە بەردەوامە بێت حتا جێبەجێکەتای ئەوەی کە دەسەڵات بێتە سەرخەت و خۆی بە خاوەنی خەڵکە بزانێت و گوێرە داواکاری و مافەڕەوەکانمان بگرێت. زۆر سپاسانەکەم، دەستان خۆش بێت. هەر بژین مامۆستا ئازاد، زۆر سپاس بۆ ئێوە بە ئومێدی سەرکەوتن، بە ئومێدی ئەوەی لە دۆخێکی باشتر و لە هەنگاوی پێشڕەوانترا جاریشتر بە ئێوەی عزیز ئاشنا شاد ببینەوە و گفتوگوی ترمان هەبێت. هەر بژین. بەڵێ عزیزان و خۆشەویستانم بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان یا ئەم هەفتەیەمان کە تایبەت بوو بە ناڕەزایەکانی کوردستان، ناڕەزایانی مامۆستایان و فەرمانبەران لەلایەک و بەشی یەکەمی بەرنامەکانشمان سەبارەت بە کەیسی کارگەرانی کارگەی چیپسی گرین بوو لە شاری سلێمانی کە بە سەرکەوتن گەیشت بوو لە دادگای کار. بۆ ئومێدی بتوانن ئەم بەرنامەیە لینکی ئەم بەرنامە لە ڕێگای خۆتانەوە پەخش بکەن تا بینانێکی زۆرتر ئەم بەرنامەیە ببینن و تا دیدارێکی تر و بەرنامەی تر بە ئێوەی ئازیز دەگەینەوە بە شادی و کامەرانیتان دەست پێ. شەوتان شاد یا ڕۆژتان شاد لە گوێەکەن.